ئێمە ئاگامان ئەوەندە بۆ فەرقێک هەیە بینی کوردی ڕۆژهەڵات کە دێ بۆرە بۆ بێ فەرقێک بێ بۆ بێ احترامی مەسەن تورکێک و عەرەب زۆرتر بگرێت لە کوردەکانی تر لە شوێنی توی ئێرانیە زۆر پێم بڵێن منە مێ بڵم بڵێ لە کوردی ئێرانی لە کامنتەکانە مثال ئێرانی دێ باشە بەس هەڵگەڕێمەوە بۆ ئێران دانیشت لێ کارخۆ ئێمە خۆمان لە خۆمان هی نەگەرە خۆمان یەک خەڵق خەتامانە دوو خەتا لە دیگەرانە لە مەسئولەکانەوە خەڵقی ڕۆشنبیرمان کەمە وەزیری ڕۆشنبیرمان کەمە مەسئولی کتێبخوێنمان کەمە منداڵ گەنجەکانمان خەوتون گەنجی ئێمە ئیمڕۆ زۆر بێ گەنجەکانمان خەوتون هەر کەسێک وەزیفێتیە بێ ئاگە ئالو خەکاوە ئەواگە لەبێ ئەگە کورد بی ئەگەر حەقیقی بی ئەگەر بە حەقیقەت خوێنی کورد لە وجودوانە بێ ئێمە لە ئیمڕۆ ئەبێ دەست بە دەستی یەک بین دوژایەتی لابین حزبەکان پێکۆنا بێ شەڕکە چون ئێمە زانیی یەکشت پێ بڵێن ئێمە ئەمانەوێ مەرزی جوغرافیەکانمان بکەین بە یەک قەت ناکرێ بە یەک تا مەرزی مێشکت تا مەرزی دڵت تا مەرگی ئیحساست مەرزی ئیحساس مەرزی دڵ مەرزی مێشکت مەرزی ئیدۆلۆژی نەکەن بە یەکێک جوغرافی قەت شکڵ ناگرێت لەکوێ دنیا هەیە ملەتێکی 45 ملیۆنی چەندین ساڵە ئاڵای هەیە بە شوێن خاک ئاگەڕێ قەت نەبووە هەمیشە خاک دروستەکەن جا ئاڵای بۆ دروستەکەن ئەمە دیارە شتێکی سەیرە کورد بۆ نەیتوانیوە حرەکەکەمان لە ساڵهای پێشەوە نەبوو